راپۆرتی ڕەوشی سیاسی عێراق و باشووری کوردستان و کەرکووک لە 3 ساڵی ڕابردوودا لە جیهان و ناوچەکە و عێراق و کوردستان ڕەوشێکی سیاسی ناسەقامگیر هەیە و بەردەوامش لە گۆڕانکاریدایە. دەوڵەتانی هەرێمی و جیهانی هەریەکە و ئەجەنداوی سیاسەتی جیاوازی خۆیان هەیە و بۆ سەپاندنی هەژمونی داگیرکاریەکانیان لە ناوچەکە لە شەڕی ئوکرانی و رووسیاش گەیشتووەتە لووتکە. هەرەمەش وا دەکات بەردەوام ڕەوشی سیاسی و سەربازی و ئەمنی و ئابووری کۆمەڵاتی ناسەقامگیر بێت لە جیهان و ناوچەکە و ئەمەش وا دەکات کاریگەری ڕاستەوخۆی لەسەر عێراق بەگشتی و کوردستان و کەرکووک بە تایبەتی هەبێت و بەشێکی گرنگ بوون لەو شڵژانە سیاسی و ناساقامگیری ئەمنی و ئابووری و کۆمەڵایەتیە. هەر ئەمەش وای کردووە بەردەوام خەڵک لە بەڕێوەبردنی دەسەڵات ناڕازی بێت، بەردەوام لەسەر شەقام بێت، تاوەکو لەو ڕێگەیە بتوانن دەنگی ناڕازی دیش بە گەندەڵی و نادادپەروەری کۆمەڵاتی بەرز بکاتەوە، داوای ڕۆشتن و جێشتنی دەسەڵات بکات. لە ئەنجامی تووڕەی خەڵک و شەقامی عێراقی وای کرد بۆ یەکەم جار لە مەژووی عێراقدا هەڵبژاردننی پێشوەختە لە 10 2021 بەڕێوە بچێت. تەفگەری ئازادی ئەنجومەنی هەرێمی کەرکووک لە ڕێگای پشتگیریکردن لە کاندیدێکی سەربەخۆیژن بەشداری هەڵبژاردنەکان بوو و سەقفی داواکاری شەقامی عێراقی بگاتە ئاسێک داوای گۆڕینی دەسەڵات و سیستەمی حکومڕانی بکات لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستان. ئەمەش لە شەقامی عێراقیدا بە سەوری تشرین یان شۆڕشی تشرین ناو دەربکات. سەرەتا ئەمە بووە هیوایەک بۆ خەڵکی عێراق و کوردستان بەتایبەتی گەنجان، چونکە ئەوەی پێشەنگایەتی شەقام و دەنگە ناڕەزەکانی دەکرد گەنجان بوون. لە ئەنجامیشدا لەژێر فشاری شەقام برای لەسەر هەڵبژاردنی پێشوەختە درا، لەگەڵەوەی بەدەیان چالاکەوان و ڕۆژنامەوان دەستگیر کران و ڕفێنەران و زیندانی شەهید کران، شەپۆلی خۆپشاندەران و ناڕزایی هەرمی کوردستانشی کردەوە. پیرۆزبایی بەستنی سێهەمین کۆنفرانس لە هەواڵانی کەرکووک و هەموو ئامادەبووان دەکەم. دیارە لە کاتێکدا کۆنفرانس دەبەسترێت کۆمەلگا بەگشتی و هەروەها عێراق و هەرێمی کوردستانیش بە دۆخێکی نالەباردا دەرباز دەبێت. بۆیە کاتێکی وا گرنگە خۆ ئامادەکردنەوە بۆ ڕێخستنەوەی تەبگەری ئازادی و دیارە تەبگەری ئازادیش بۆ ڕێخستنەوەی کۆمەلگایە، چونکە کاتێک کە باسی دۆخێکی سیاسی دەکەین چەندێک هەڵوێستی سیاسی بڕیاری سیاسی لە پرۆژە و لەوەدا ڕنگ دەداتەوە، ئەوەندەش کاریگەریەکانی لەسەر کۆمەلگای و لەسەر کۆمەلگا ڕنگ دەداتەوە. کاریگەری ئەو جۆرە سیاسەتانە لەسەر کۆمەلگا چۆنە و بەگەلی ئێمەشەوە و کاریگەری سیاسەتی ئێمەش چۆنە. من دەمەوێت تیشێک بخەمە سەر گشتی ئەو دۆخە سیاسیەی کە هەیە سیستەمی دەسەڵاتداری جیهانی کە ئێستا کۆمەلگای مرۆڤایەتی بەرەو کەناری مەرگ دەبات. لە ڕاستیدا دۆخێکی مەرگە ساتاوی چاوەڕوانی مرۆڤایەتی دەکا بەهۆی هەموو ئەو سیاسەت و ئەژیندا و پرۆژەی زلهێزەکانی دنیا کە ئێستا کاریگەریشی زۆریان لەسەر کۆمەلگای مرۆڤایەتی هەیە. دیارە ئەمە چەندێک زلهێزەکان کاریگەریان لەسەر جوغرافیایەکی گەورەتر هەیە، عەقڵیەتی دەسەڵاتداری و سیستەمی دەسەڵاتداری بۆ خۆی شۆڕ دەبێتەوە هەتا ناو خێزانیش. دیارە مەبەستم خێزانی کلاسیکە، ئەم عەقڵیەتی دەسەڵاتداریە بە هەمان شێواز کاریگەری هەیە. بۆی لە ئێستادا ئەگەر دیقەت بکەین ئەو دۆخەی کە بە شێوازی ناهوشیاری لەسەر کۆمەلگا هەیە ڕەنگی داوەتەوە لەسەر کۆمەڵێ بابەت لە هەمووی کاریگەرتر، کوشتنی ژنان، مادەی هۆشبەر، گەندەڵی، دزی، بێهیوایی، بێئومێدبوون، هەموو ئەمان ڕەنگی داوەتەوە لەسەر کۆمەلگا. ئەمە ڕنگدانەوەی ئەو جۆرە لە سیاسەتی دەسەڵاتداریە کە ئێستا ئەم سیستەمە ئیتر بەرەو هەڵوەشان دەچێت. تەبگەری ئازادی ئەنجومەنی هەرێمی کەرکووک مافی بەستنی کۆنفرانسی یاسایی خۆی هەیە و دەتوانێت بەپێی پێوانەکانی پەیماننامە کە بنەمای سەرەکی پێوانە ڕێخستنەکانی تەبگەری ئازادیە لە کۆنفرانسدا گۆڕانکاری ڕیشەیی لە نێو ئەنجومەن و هاوسەرۆکان و کۆمیتەکانی هەرێمەکەیدا بکات. بەپێی پەیماننامە دەبێت ئەنجومەنی هەرێمەکان 2 ساڵ جارێک کۆنفرانسی یاسایی خۆیان ببەستن، بەڵام چەند هۆکارێک بوونە هۆی ئەوەی کە ئەنجومەنی هەرێمی کەرکووک ساڵێک لە بەستنی کۆنفرانس دوا بکەوێت. پەتای کۆنە و چەند هۆکارێکی سیاسی لەلایەک لاوازی و کەمتەرخەمی ڕێخستنیش لەلایەکی تر هۆکار بوون کە نەتوانرا کۆنفرانس لە کاتی یاسایی خۆیدا ببەسترێت. لە دوای بەستنی کۆنفرانسی دووەمی ئەنجومەنی هەرێمی کەرکووک لە 3
لە یەکی 12/2018 لە 3 ساڵی ڕابردوودا لەگەڵ بوونی بربەست و ئەڵەنگاری دژایەتی و زەخت و زۆری زۆر لەسەر ڕێخستنەکانی تەفگەری ئازادی و دەستگیرکردنی ئەندامانی تەفگەری ئازادی لە شارەکانی هەولێر و دووە، بەڵام تەفگەرەکەمان توانین چەندین هەنگاوی گرنگی ڕێخستنی و سیاسی لە گۆڕەپانی سیاسی باشووری کوردستان و کەرکووکدا بنێت. ئەنجومەنی هەرێمی کەرکووک لە چوارچێوەی پرەنسیبەکانی پەیماننامەی تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان بە شێوەیەکی خۆسەری خاوەن پەیڕەوی ناوخۆی خۆیەتی و لە پێناو بەڕێخستنکردن سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا لە شارۆچکە و گوند و کۆڵان و کۆمەلگەی نیشتەجی بوون شوێنەکانی دیکەی ژیان و کاری هاوبەشی گشتی لە بواری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری و کولتوری و پاراستنی خۆی بنیاد دەنێت و بە شێوەیەکی دامەزراوی دیموکراسیانە بە جۆرێک لە پێوەرەکانی ئازادی ژیانی کۆمیناڵ بوون، دیموکراسی و هاوسەنجی ڕێگەزی و پێشەنگایەتی گەنجان لە بەڕێوەبردن و بڕیارەدان بە بناغی بگرێت. لە پێناو گەیشتن بە ژیانێکی ئازاد و خۆبەڕێوەبەر دیموکراتیت ببوورن دیموکرات دروشمی تەفگەری ئازادی دیموکراسی هاوسەنجی ڕێگەزی و ژینگەپارێزیە. پێناس و جیهانبینی و تەفگەری ئازادی. تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان تەفگەرێکی دیموکراتی و سیاسی و ئەخلاقی و کۆمەڵایەتیە. لەسەر بنەمای جیهانبینی و دیموکراسی و هاوسەنجی ڕێگەزی و ژینگەپارێزی تێکۆشان دەکات. فڕەڕەنگی و فرق کولتوری هەبوونی نەتەوە و ئەتنیک و باوەڕێ جیاوازیەکان وەکو دۆڵەمەندی کۆمەلگا دەبینێت. لە ئەنجامی ململانی سیاسی و دەسەڵاتخوازی لایەنە عێراقی و هەرێمی کوردستان ڕەوشی کۆمەلگای کەرکووک بەرەو خراپتر بردووە. ئێمە لە تەفگەری ئازادی لە پێناو چارەسەرکردنی قەیرانەکانی کەرکووک خۆمان ئەرکدار دەکەین کە لەسەر بنەمای دیموکراتی بە ئیرادەیەکی شۆڕشگێرانە توانەکانمان دەخەینە گەڕ وەکو پێشنیار ئەم خاڵانەی خوارەوە دەکەینە بەردەم ئەندامانی سێمین کۆنفرانس بۆ چارەسەری کێشەکان. یەک لە پێناو بەرەو پێشبردننی سیستەمی لامەرکەزی دیموکراتی و بەجێکردنی هەروها تەوژمدان بەهێڵی سێیەم لە سیاسەتی دیموکراتیدا بۆ ئەمەش بەڕێخستنکردنی خۆبەڕێوەبردن دەکەین بە بنەمای سەرەکی تێکۆشانی داهاتوومان. دوو لە پێناو چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگا و بەڕێخستنکردنی ئەنجاممان ئاواکردنی کۆمیتێ ڕێخستنی جەماوەری لە گوند و شارۆچکە و شارەدێ و گەڕەک و کۆڵانەکان و هەموو ئەو شوێنانەی تا ئێستا دەستمان پێ نەگەیشتووە، هەروها بەڕێخستنی سەرجەم چین و توێژ و نەتەوە و باوەڕی. سێ لە بەرامبەر بۆشایی هیزری و ئایدۆلۆژی پەرەپێدان بە خەباتی پەروەردەیی و ڕۆشنبیری و ڕاگەاندن و چاندن و پێکەوەژیان لە هەرێمەکەماندا بۆ ئەمەش هەموو ئەندامانمان دەبێ پەروەردە ببینن. چوار لەسەر بنەمای پرەنسیبی پێکەوەژیان و پێکەوە کارکردنی سیاسی لەگەڵ تەواوی پێکاتەکانی کەرکووک و تەواوی لایەنە سیاسی و ڕێکخراوە مەدەنیەکان کەسایەتی دیموکرات و دەنگە ناڕازیەکان خاوەنداریەتی لە پرسی کۆمەلگا دەکەین. پێنج لە بەرامبەر ئەو توندوتیژەی کە لە بەرامبەر ژنان دەکرێت لە هەرێمەکەمان بە هەموو هێز و توانامانەوە ڕوبەڕووی دەبینەوە پشتگیری دەکەین بۆ ئەوەی ژن خۆی پێبگەێنتە ئاستی پێشەنگایەتی و خۆ بەڕێخستنکردن. سەدانیزم و تورکیزم و فاریزم و کوردیزم بەڕێوەچی هەتا ئەمانە بۆتە کێشە بۆ کۆمەلگا لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستا چ بە لایەنە ئیسلامیەکان بێن چ بە لایەنەکانی تر بە ناوی دیموکراتیا بە ناوی نەتەوەیی بەڕەفتی کێشەیەکی زۆری بۆ بەرپایدێت بۆ ئێمە توانیمان چالاکی گەورە بکەین گروپی هۆشاری کرد گروپێکی فرەنەوە و فرەڕەگەز و فرەبوار وەکو دوازارێکیشمان کە سازانی پێشەنگایە بوو لەسەر دەڵای کردبوو بە مەبەستی ئەوەی کە هەموو نەتەوەکان و هەموو پێکاتەکانی یەک بکەینەوە. لێرەدا کۆنفرانسی سێمین کۆنفرانسی تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان ئەنجومەنی هەرێمی کەرکووک لێرەدا ئەنجام درا. ئەم کۆنفرانسە کۆمەڵێک سەرەتا
هەڵسەنگاندنی ڕەوشی سیاسی سێ ساڵی پێشووتر و ڕەوشی ڕێخستن و ئەو پرۆژە پێشنیارانەی کە لە پێشووترە ئەنجام درابوو بۆ ئەوەی هەڵسەنگاندنی بۆ بکرێت کە هەڵسەنگاندنی بۆ کرا لە ئەنجامدا لە کۆتاییدا دیسانەوە بۆ ئەوەی جارێکی تر ئەنجومەنی هەرێمی کەرکووک بە ئەنجومەنێکی نوێ بە ئەنجومەنێکی کاراترەوە بێتە ئاراوە هەڵبژاردن ئەنجام درا لێرەدا تاوان ئێمە ئەزانین کە ئەم ئەنجومەنە بە بەشداری کۆمەڵێک لە هەواڵی ژن و هەواڵی پیا و بەشداری ئەم کۆنفرانسە کرا ئەم کۆنفرانسە تاوان ئێمە ئەزانین بۆ نێوبوونەوەیەک هەموو کۆنفرانسێک هەموو کۆنگرێک لە تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان کە بۆ نێوبوونەوەیە بۆ ئابدێتیکردنی جارێکی تر کار و خەباتە بۆ ئەوەی بۆ جاری داهاتوو بتوان پرۆژە پێشنیارەکان لەسەر ئەو ئەساسەی هەڵسەنگاندنی پێشووترە پرۆژە پێشنیارەکان ئەنجام بدرێت. دەرگام بۆ هەڵا کۆمەڵ ئامادە لەبوون مەسەلەن بۆ ئەنجومەن داخشن ئەوانەی ئامادەن بە هەلە شۆخەیان تا نێمان